ئاوەدانی و خۆشگوزەرانی لە ڕوانگەی ئێمە زۆرینەی خەڵکو و کەمینەی دەسەڵاتدار و سەرمایەدارانەوە لە کوردستان. لە نووسینی کاوە عومەر بەشی دووەم. ڕژێمی بەعسی سەدامی ڕژێمێک نەبوو تەنها دژی مافەکانی خەڵکی کوردستان و شیعەکان، بەڵکو ڕژێمێکی ئاسکەرتاری و هەواڵگری و سەرکوتگەر بوو بڕوای بە ئازادی دەربڕین و ڕێکخراوبوون و ڕۆژنامەگەری نەبوو. هیچ کارێک بەبێ چاودێری و لە دەرەوەی کۆنتترۆڵی ئەو نەدەکرا و کردنی بە نرخی گیانی کەسەکان بوو، بە تایبەت ئەگەر بۆنی سیاسەتی لەبهاتایە. ئەو تەنانەت ناوی چینی کرێکاری گۆڕی بە فەرمانبەر. هەمووان بینیمان کە ئاکامیە و هەموو سەرکوت و شەڕانگەزیە سەدام حسێن و ڕژێمەکەی سەری خۆیان خوارد و مێژوویەکی ڕەشی پڕ لە تاوانیان بۆ خۆیان تۆمار کرد. ئەوەی لەسەرەوە باسم کرد تەنها ئامانجلەی نیشاندانی کورتەیەک بوو لە دەسەڵاتی بۆرژوازی قەومی ئاینی بەعس. ئەوەی کە لەژێر دەسەڵاتی حیزبێکی نەتەوەی ئاینی لێرە و لەوێ پێشکەوتنێک لە بواری کللتوری و دەستەبەری ماف و ئازادیەکاندا قبول کرابێت، ئاشکرایە کە بەرەنجامی پێشکەوت خوازی و ئازادی خوازیە و هێزانە نییە، بەڵکو لەلایەک ئەنجامیەوەیە کە هێشتا دەسەڵاتەکەیان بە شێوەی ڕەها کۆنتترۆڵ نەکردووە و هێزی پارێزگاریان بۆ دانەمەزراندووە و کێشە ناوخۆی و دەرەکیەکانیان بۆ کەسێک و لایەنێک یەکلایی نەبووەتەوە و لەلایەکی تریشەوە بەسراوە بە بەرزی ئاستی وشیاری سیاسی و کللتوری هاوڵاتیانەوە. حزبە ناسیۆنالیست و ئاینی و ئایدۆلۆژیەکان بەردەوام کار لەسەرەوە دەکەن کە خەباتکردن بۆ پاراستنی شوناسی نەتەوەیی و پیرۆزیە نەتەوەیی و ئاینی و ئایدۆلۆژیەکان بخەنە شوێنی خەبات بۆ دەستەبەرکردنی ماف و ئازادی و خۆشگوزەرانی گشتی و ژیانێکی ئازاد و یەکسانی ئینسانی بۆ هەمووان بێجیاوازی. ئەوان دەڵێن تۆبەر لە هەموو شتێک، عەرەب و تورک، فارس، کورد، ئەڵمان، مسڵمان، کریستیان و جویت. ئێمە هەمووان دەبینین کە لەژێر دەسەڵاتە نەتەوەی ئاینیەکانی ناوچەکەدا نەک هەر خەڵکی نەتەوە ئاین و ئایدۆلۆجیە جیاوازەکان، بەڵکو زۆرینەی خەڵکی هاوزمان و نەتەوە و ئاین و ئایدۆلۆجی خۆشیان کە کرێکاران و زەحمەتکێشانن، بەوپەڕی بێمافی و هەژاری و بێکاری و نەبوونی خزمەتگوزاریدا ژیان بەسەر دەبەن و بەردەوام بۆ شاردنەوەی ئەم بێمافیە و ئەم جیاوازیە چینایەتی خەریکی سازکردن و نانەوەی دووبەرەکی نەتەوەیی و ئاینی و بە شەیتانکردنی ئایدۆلۆژیە جیاوازەکانی مخالفی دەسەڵاتەکانن. هەتا ئاستی هەڵگیرساندنی شەڕی خوێناوی لە نێوان نەتەوە و ئاینە جیاوازەکاندا بە ئامانجی بەلاڕێدابردن و سڕینەوەی وشیاری چینایەتی و شوناسی هاوبەشی ئینسانی نێوان هاوڵاتیان و سەپاندنی شوناسی نەتەوەیی و ئاینی و خێڵەکی، چونکە ئەوان بەجێخستنی و شوناسانە یەکڕیزی و هاوخەباتی چینایەتی و ئینسانی و ئازادی خوازانەی ئینسانەکان لەبەر یەک دەترازێنن و بە دەمارگیری نەتەوەیی و ئاینی کوێرانە شوێنی دەگرنەوە و لەمەش خۆیان پێگە و دەسەڵات و سامان بەدەست دەهێنن و دەیپارێزن، هەروەک ئەوەی کە هەمووان دەیبینن.